ئەمڕۆ لە سلێمانی بێگومانە بێ فیچەرەکەشمان هەر لەسەر سلێمانی بێ باسی گروپی هەڵپەرکی سلێمانیتان بۆکەم کە 26 ساڵ پێش ئێستا هونەرمەندی کۆچ کرد و جیهاد دڵپاک دایمەزراندووە لەگەڵ چەند هونەرمەندێکی دیکەی هەولێر و سلێمانی. ڕاستە هونەرمەند جیهاد دڵپاک کۆچی دوایی کردو، بەڵام کچ و کوڕانی ئەم گروپە هێشتا هەر بەردەوامن لە فێستیڤاڵەکاندا بەشداری دەکەن. ئەنجا ئێمە فیچەرێکمان بۆ ئامادە کردوین بە ئەم کچ و کوڕە بەجۆش و خڕۆشانە ببیرین وەرکێ دەکەن. دنیا به انتظاری شیرین تشیدن سه هوا شیرین یار آمان شیرین یار 26 ساڵە کام ئاواز و گۆرانی ڕەسەنی کوردین، زۆربەی پیشە دەستیەکانی کوردەواری بەجل و بەرگێکی ڕەسەن بە سەمایەک لەگەڵ ئاواز و گۆرانیەکان دێتەوە خزمەت بە هونەری کوردی دەکەن. تیپی هونەری ملی سلێمانین، ڕاهێنراون لە سەردەیان تابلۆی هونەری کە بە پێی ڕتمی گۆرانیەکە سەما بکەن. مەریز نییە تۆ لە ڕووی عەدەوە حرەکە و جۆڵەکان فێری سەماکارەکانەکەی ئەوان بە پێوەی موزیکەکان لەبەر کردووە لە مێشکیانە لە زیینیانە ئەو موزیکی کە بۆشت دیاری کردن تەنها لەسەر و موزیکیانی ئیژەکەن. گروپەکە سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانین، فەرمانبەر یا خودگرێ بەستن، تەواوی تێچی جلوبەرگ و پێداویستی و چالاکی هونەریەکان وەزارەتی ڕۆشنبیری و ئەستۆی دەگرێت. 26 ساڵە ئەم گروپە خزمەت بە کللتور و فەرەنجی کوردیەکات. ئەوانە بەشوکردن و ژنهێنان لە گروپەکەدا نەبڕاون و تەنانەت دوورکەوتنەوەشیان لە سلێمانی لە کاتی هەر چالاکێکدا خۆشەویستی ئەم هونەرە بێچیان دەگەێنێتەوە. دوو برا و دوو خوشێک لە گروپەکەدان، کچ و کوڕانی هونەرمەند جیهاد دڵپاکن. باوکیان لەگەڵ ژمارەیەک هونەرمەندی دیکەی سلێمانی و هەولێر دامەزرێنەری تیپەکە بووە. ئێمە لەناو ئەو ئامادەکاریە ژیاوین، عشقمان هەبێ بۆی کە حەزکەین لەو بەشێک بین لەو گروپە، بەشێک بین لەو چالاکیە، بەشێک بین لەو هونەرە. ئەمە وای کردووە لە دوای ئێمەشەوە گوێزراوەتەوە و عشقا بۆ خوشکوبڕەکانی ترمان کە لە ماڵەکە لە بەرۆی پێکەوین، چونکە هەموو باس و خواست و چالاکی و با بڵێن کارەکانمان تەسیری هەبوو لە ماڵیان، باس و خواستەکە لە ماڵی شەو هەبووە، بۆی وای کردووە کە هەر هەمومان بینەناو ئەم گروپە و عشقێکی ترمان بۆی هەبێت و لازال تا ئێستاش لەبەر خاتری ڕۆحی پاکی باوکم بەردەوامین. بە هونەرەکەیان چەندین ئامانج دەپێکن، دیارترینیان سەما و وەرزشێکی جەستەیی بۆ هەر ئاواز و گۆرانیەک بە کەمتر لە چەند ڕۆژێک ڕادێن پێکەوە فێری جۆرێک لە سەما بن. ماوەی 25 ساڵە من لەم تیپە فۆلکلۆریا کارەکەم، تازە چۆتە خوێنمانۆک و خولیایکی لێ هاتەوە. 25 ساڵ عمرێکە و تەمەنێکە بەڕاستی حەزمان لە میشەیەوە مانوێ پەریفەبین و لەبەری شیشی فۆلکلۆری و نەتەوەی و هونەریە. ئەم کچ و کوڕانەی شاری ڕۆشنبیری بە ناوی کوردستانەوە بەشداری دەیان فێستیڤاڵی نێودەوڵەتیان کردووە. ئەمان جێم تیپە ناساندنی کللتوری کوردی بووە، چ بەناوەوە چ بە دەرەوە. کاڵم بەناوە زۆر بۆم گرنگە کە هێشتنەوەی کللتوری کوردیە، پیشاندانەوەی بۆنەوەی نوێی کە کللتوری کوردی، موزیکی کوردی، ژیری کوردی، داستانە کوردەکان چی بوون و هەروەها پیشاندانیان بۆ وڵاتانی دەروانێ لە ڕێگەی کللتورەوە ئێمە توانین بڵێن ئێمە کێین. تیپی هونەری ملی سلێمانی ساڵی 1997 دروست بووە. ژمارەی ئەندامانی گروپ 15 کچ و 14 کوڕن. هەموو ئەو چالاکی و فێستیڤاڵانەی لە ناوخۆ و دەرەوە ئەنجام دەدرێن بە بانگێشکردنیان خۆبەخشانە دڵی ئامادەبووان خۆش دەکەن. بەختیار قادر ڕوودا و ڕانیا.